هاتوونەتە بەردەم پەروەردەی هەڵەبجە داوا دەکەن خوێندن بگەڕێتەوە بۆ خوێندنی ناو پۆلەکان. قوتابیانی پۆلی 11 ئامادەین و دەڵێن سوود لە سیستەمی ئەلکترۆنی نابین و داوا دەکەن هەڵبۆشێنرێتەوە. پێیان وایە هیچ زمینەیەکی لەباری بۆ نەڕەخساوە. ئێمە وەکو خوێندکارانی پۆلی 11 هاتوون کردبوونەوەیەک ئەنجام بین بەمبەستی ناڕەزایەتی بەرامبەر خوێندنی ئەلکترۆنی کە هیچ سوودێکی نییە بەڵکو زیانی هەیە. بەنای زۆربەی خوێندکاران و قساکەم کە هیچ سوودێکمان پێ نەگەشتووە بەڵکو زیانمان پێگەشتووە. داواش لە وەزیری پەروەردە ئەکەین کە ئاگایەکی لێمان بێ هۆڵێکمان بۆ بابگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. داواکەین لە وەزارەت و خودی وەزیری پەروەردەکەم خوێندنی ئەلکترۆنیە بەڕاستی لە کات و شوێنی خۆیان ئەو داواکاریانەیە ئێمە پڕ ناگاتەوە کە لەم ساتەیە لە کوردستانایە و بە تایبەتی خوێندنی ئەلکترۆنی خوێندنی ئەلکترۆنی زیاتر وەرە و شکستمانە بعد ئێمە وەکو خوێندکارانی 11 ئامادەی ئەمانەوێت دوای جەژن دەرگای خوێندنەکان بکرێتەوە بەڕاستی چونکە ئێمە دەبێت بەرکەوتمان لەگەڵ مامۆستاکاندا دەبێت و بە تایبەت ئەو پۆلەیشی ئێمە لێین ئەو پۆلەیشی کە ئێمە ئێستا لە یەخوێنی پۆلێکی چارەنووساسە بۆ پۆلی 12 داهاتوومان بە شێوەیەکی گشتی ئێمە لە مەکتەب مامۆستا پێویستین ئەبێ لە ڕۆژێکا 5 جوانە بخوێنی. من هەموو ڕۆژێ 5 جوانە مەخوێن ئەوەی کە بڵێم 2 وانەی بەڕێک و پێکی تێگەشتم هیچ شتێکی تری تێنەگەشتم. ینی ئەوە نییە بڵێ بتوانی ئەمە خوێندن ئەلکترۆنیە بکەیت لەو لابڕۆی تاقیکردنەوەکانیش بکەیت هیچ تێناگەیلی. پێشتریش بەشێک لە مامۆستایان ئاماژەیان بۆدا قوتابی بەڕێگەی ئۆنلاین و ئەلکترۆنی لەوانەکان تێناگەن و پێویستە خوێندنی 3 ڕۆژ لە هەفتەیەکدا لە ناو پۆلەکان جێبەجێ بکرێت. ئەم جۆرە سیستەم بۆ هەرێمی کوردستان سەرکەوتون نەبوو و ناشبێ چونکە ئەم بابەتە دوو بعدی هەیە. ئێمە ڕاستە پێویستیمان بەم بابەتە هەیە بەڵام ئیسعدادی بۆ وەرنەگیراوە پێداویستەکانی بۆ جێبەجێ نەبووە بۆیە جارێکی کە دووپاتێکێنەوە کە قوتابیان و خوێندکاران مافی خۆیانە کە بێنێرە داوای ڕەوای خۆیان بگەن لە حکوومەت و سەرجەم دڵسۆزانی کردی پەروەردەش ڕایانگەانوەکەوە ئەم جۆرە سیستەمە بۆ هەرێمی کوردستان گونجاو نیە و سەرکەوتوو نابێت. سەبارەت بەم پرسان نوێنەری قوتابیانی پۆلی 11 لەگەڵ بەڕێوەبەری پەروەردە کۆبوونەوە داواکاری گەڕانەوەی خوێندی ناوپۆلیان ئاڕاستەی بەڕێوەبەر کردو ئەویش لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند یادداشتەکەیان ئاڕاستەی وەزارەتی پەروەردە دەکەن و داوایان کردووە لە نزیکی شەوەچاویان بە وەزیر بکەوێت تا ناڕزایی و نیگەرانی قوتابیانی قۆناغە جیاوازەکان دژی سیستەمی ئەلکترۆنی ئاڕاستە بکەن. یادداشتەکەمان لێ وەرگرتن بە دڵنیاییەوە یادداشتەکەیان ئاڕاستەی جەنابی وەزیر و وەزارەتی پەروەردەکەین و ئێمە خۆشمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکان داوای کۆبوونەوەیەکمان کردووە لەگەڵ جەنابی وەزیر و پێویستە و گلەیەی کە ئەو فیدباگەی کە چەند ڕۆژێکە خوێندنی ئەلکترۆنی دەستمان پێ کردووە وەرمان گرتووە پێویستە ئەو گلەیانە و ئەو کێشە و گیر و گرفتانە بگەینینە وەزارەت و بڕیارێکی لێ بدرێ. بە بڕیاری لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا جگە لە پۆلی 12 خوێندنی قۆناغە جیاوازەکان کراوە بۆ ئۆنلاین و ئەلکترۆنی و لە بەشێک لە شار و شارۆچەکانیش ناڕزایی قوتابیان دەستی پێکردووە بۆ ئەوەی خوێندن بگەڕێتەوە ناو پۆلەکان. قوتابیان پێیان وایە سیستەمەکە سوودیان پێناگەێنێت و فشار دەکەن تا بۆ قوتابخانەکان بگەڕێنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.